هزاران سلاوین گرم و هون جارکه دیگلک بخیر هاتنا دمی لحاف گهاندنا کردان کرد کنکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نئه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استدویا دنگ امریکا لواشنطن دی سی دید گلور. ده برنامه ایرودا روشا اولکاریا سوری آلوز دبا و خاچا سور هاول ددا بریندارن مدنی لحمسه رزگار بکر. امریکی چاوا سروکی خو حل بجیرن و ناس نامایا خویا سیاسی چاوا دیار دیکن. لکنفرانس کی لندنی یه ساسکاریا نفتا عراقی چه هاتا گوتن. موزیکا راب یا امریکی نما دناف رشن امریکی و اسپانیان دا ودر بمینه و موزیک جنکی کرد دی بیجما که جبرچی خورد حجوی رنگی موزیکی دیکن لی جاری ام بزانن کال سوریا تیچه دبه. چند تیوت و لوتیجی لباجارن سوری فرهتر دبن و لشکری سوری پتر تانک و فروکان بکار دینه لدیجی رندکین مدنیان. دگل زیدبونا وانتون لوتیجیان به 10,000 سوری جسنوران درباز دبن. لامریکا جی دنگین کاریگر هنه جبو کارکی لدیجی رژیم اسد. دوی امریکا بدن فروکین امریکیویین هفپایمانین ما لبر دست بن وکو بشتک جبزاوا ناونتوی بو برفانیا دورین پاراستی لسوریه و نهرین هیزین اسد وان برطنگ بکن. لهنک شارزاین بیانی هجداریه ددن جماعتی کرنا لشکری جبر چکی کیمیایی و بیولوژی سوریا. اره چه به چکین کیمیایی بیولوژی سوریه بین؟ اره هگر اسد نچار بو دیوان چکم بکار بینه؟ اگر اوج دسالات هات خوار او چک تکرن دست حزب الله یان القاعده امی چاوان وانتشتا کنترل بکن. هر لوی دمی خاچا سورا نفنتوی دی بیجتن تندوتیجیان هولنوان جناف برن بو رزگار کرنا بریندارین مدنی اوین دباجار حمسه دا آسی ماین. کار به دست نتوینی گرتی دی بیجن پتر جمیلیون و نیوکا جخلکی سوریا نها پی تی وی به آلیکارین مروانی هیا لدمی او هجداری ددن جناف چونا روشا سوریا. لهمان دم وزارت درو امریکی دی بیشتن جدابونا فروکوانه کی هیزن هوایین سوری هاندانکا گلک راست و درسته. دیسان سلاو رزن گرم بینرین کرد کنکشن لهافگاهاندنا کردان نبس لامریکا بلکو لهر جهه کی دی لجهان مروف ناسنا ماخویا سیاسی دیار دکا لسر بناماین گریدای بهاین وان باوری پیهی و او ناسنامه سیاسی شیوه دنگدانا وان دست نشان دکا. دوی راپورتی دا امی حول بدین بزانن که امریکی لدمی سروکی خو هلد بجیرن چاوا ناسنامه خویا سیاسی نشان ددن. اگر گلک دنگ در بیجن ام دنگی ددین لسر بنامای هلوستی کاندیدان هم بر جماره که پرسو بابتان هنکین دی میلدار نژاد و رگزی کاندیدانه دی بیجنوی ناسنامه سیاسی. دما خلق دنگ دن وان دوین دنگ بدن خلقین وکوان ایجا کسین جنجاد خواه او این همان باوریا اولی یان همان باوریا سیاسی. شارزاد بیجن بری هلبجاتنا پیشین یا ولایت تا ساوث کارولاینا ل 2008 کاندیدا سروکاتی خانم هیلاری کلینتون هناك پشتوانی دناف افریقایین امریکی ده هبو. افجا مال خویوه سروکی بری بیل کلینتون هفبر دیگل ململانیا باراک اوباما یه سیناتور لوی دمی. جیسی جاکسون دو جاران لساوث کارولاینا بسرکت سال 1984 و 88 جی. شارزاد بیجن وینا بالا دنگ درین رش راکشا چونکو او وکا دجبریه که ده هادیتن وان روکر اوباما. اف سال پیشبینیا همان پشتوانیا بهز لوی تکرن. لدمی نژاد و رهو رشال فاکترک عادتیه با ناسنامه سیاسی اف ناسنامه هشتا برفره ترجی. اول فاکترکی ناسنامه جدمی امریکا هاتی دا مزراندن. لسه سالیا 20 کاتولیکن رومی اگرا سرکتنا کاندیدی دموکرات آل اسمیث بون لسالا 1928. لسالا 1906 سرکتنا جان اف کندی دموکرات افسال باوریا کریستیانین مورمن برف مترانی کماری دیچن. اوا دیسان ایدئولوژیا. از باور دکم دما بحث سر پارتیا کوماری مزنترین ناسنامه سیاسی پارێزیاریه کی پارێزیارتره کی پارێزیار پاقجه. ناسنامه سیاسی دی بردام بتن هر چندی سردری دیگل خلکی بیتکرن لسر بنمای رنگ پیستیوان
یان فاکتەرین خۆڕستی. There's no such thing as being in a post-racial era unless قۆناغا پشتی ڕێگەزان نایە حتا ئەم خۆش فەرق و جوداهیان ڕزگار نەکەن. ئەو فەرق و جوداهیا ئەم دجواکە ئەمریکا دەبینن زێدەباری جوداهیەن دنن. ethnicity and gender. ناسنامەیە سیاسی نە دیاردەك ئەمریکی بتەنەیە ئەو کاریگەریە دیکات سەر بڕیارین سیاسی لە سرانسەری جیهانی لە هەنێک وڵاتەن وەکا یوگسلافیا بەرێ ڕواندا و سوودانی گەهشت قۆناغا خوێنڕشتنی. و نەح ساڵان پشتی داگیرکردنا عێراقی ژالیە ئەمریکاڤا کار بەدەستین عێراقی دەبێژن وڵاتێ وان دگەها ڕێزائێکی یا ژێدەرین هێز و تهنێلی جیهانی. لێ کۆنفرانسێکی لە لەندەنی کار بەدەستین عێراقی هەوڵدان نافدارین سازکاریان نەفتێ لە جیهانی قایل بکن هەتا کارداریاخوا لە عێراقی بەهێزتر بکن. لێ کۆنفرانسی ترسا ئەولەکاریە و ڕەوشە وڵاتین هەفسنوورین عێراقیژی بەرچاوگرت. حکومەتە عێراقی دەبێژتن ڤەدیتنین نو دیار دکن کو وڵاتی وان لەسەر مەزنترین احتیاطی نەفتی جیهانیە دگەهتە 350 بلیۆن بەرمیلان. ژمارە نەهاتیە پشتڕاستکردن لێ هەر کەس دەزانتن عێراقی نەفتەکە زێدەیە ژێرعەرد هەیە. کۆنفرانسی پترۆلا عێراقی ئەف ساڵ لە لەندەنی کار بەدەستین حکومەتە عێراقی و سازکاریین جیهانیژی گەهاندن هەف. حتا داویا ساڵا 2017 عێراق دێ بکارە بە 12 ملیۆن بەرمیلên neftê her roj berhem bîne û qederekê mezinê gazê hebe çunku ji derxistina neftê gaz durust dibe. تونی هایوارد برێڤەبەرێ بەرێ یê British Petroleum نەها General Energy مەزنترین دەرهێنەران نەفتê لە کوردستانی برێڤە دەبەتن. Li seranserê Iraqê pêdivî bijêrxana aborî heye heta bibe jêdera serekiya neft û gazê ji cîhanê re û ji encam jiyana xelkê Iraqê baştir bike. مەزنە کامپانیên cîhanê rêkeftin morkirina bo kolan û pêşêxistina bîrên neftê û rakêşana boriyan. Lê şareza dibêjin aloziyên siyasî li Iraqê kardariya biyanî li derveyê Iraqê ragirtiye. Divê qanûna neft û gazê bê pesendkirin heta rê hebe kampaniyên navneteweyî bên heta eger tirs jî hebe. شارەزا بەحسێ هەنێک ترسên dî jî dikin. Herêma Kurdistana Iraqê demekî destpêka ev sal hinartina neftê ragirt ji ber cudahiyên li ser pirsên diravî digel hikûmeta navendiya Iraqê. Zêdebarî vê jî Iraq di herêmeka germ û nerreheta cîhanê de ye û snûrekê dirêj digel Sûriya û Îranê heye. Niha hemû siyaset herêmî ne yan jî cîhanî ne. Her tişt li Sûriye, Misir, Yemen û lîste dirêj dibe lê karîgerî li ser Iraqê hebe. Tevî van metirsiyan jî Iraqê li meha çar pitir ji 2 milyon û 500,000 bermîlên neftê her rojekê firotin pitir ji her demekî dî ji salên 1980 were. Bînerên Kurd Connection muzîka hip hop û rap li Amerîka li ser destê Efrîkayên Emerîkî yan Emerîkiyên reş û xelkê welatên Amerîka Latîn peyda bûye. Lê êdî nema li ser wana tapokirîbe. Xelkê welat û keltûrên dî jî xweha veştin qada vê muzîka nû. Muzîka hip hop û rap li Amerîka pitir di nav Efrîkayên Emerîkî û xelkê welatên Amerîka Latîn de berbalav û navdar. Lê xortekî Îranî xwest ji vê derbas bibe. Ev armanca min e. Ez bawer dikim divê her kultûrek nûnerên xwe divê şêwaza hunerî de hebe. Azad Nefîsî xortekê 24 salî Emerîkiye bi asıl Îranî û bawernameya zanistên siyasî wergirtiye. Lê hez diketin bi vî rengê muzîka nû derbirînê ji hestên xwe biketin. Dîtna bersiva xelkê yeke ji egera ye min tim xwestiye bikevim ser şanoyê û hestên xwe nîşan bidim. Erê ev çi muzîka? Kengî peyda bûye û çima li cem xortan niha xweş diviye. Me ev pisyar ji muzîkjenekî Kurd kirin. Hezim dekir pêman bilê ew rapa li çi we hatuwe? الراب ببروای من دتایم بلین 200 سالی شتیوا هەیە یعنی بەریتمێک و بە ستایلێکەوە وەکو قسەکردن قسەی خوان وەکو ینی گوانی بێت بە ئێتراز شتەکانی خۆی بڵێت
ئەوە شتێکی تازەنیە ئێمە تا لە کوردیشدا ئەگەر تماشا بکەین بۆ نمونە من دەتوانم بڵم ڕاپێکی ئەوەندەی کە من ئاگادارم ئەلبەتە نزیکی 35 ساڵ هەیە ڕاپ ئەوەڵین گویانی ڕاپی کوردی کە من جۆم لێ بووم بە دەنگی مامۆستا شوان پەروەر بوو وەکو کینە بەڵام شێوەی ئێستا ئەمریکی کام پێ ناودەن بە تایبەتیش ڕەشی ئەمریکی و ئەسپانی ئەخە پراپەگەندەی ئەو مەسلەیان هەبوو ئەوان توانیوانە تەبلیغی زیاتر بۆ بکەن مارکێتی بۆ بکەن دوای ئەوەش کە ڕاپی ئێستای لە ئەمریکا هاتوتە واردی سێکشواڵەتی بووە کە واردی سێکشواڵەتی دەبێت دیارە ڕاحەتر گەنجەکان دەکشێنێ بۆ لای خۆی بۆی کە پراپەگەندایەکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەو تەمەنانە لەبەر ئەوە زیاتر ئەوە زانین ڕاپ شتێکی ئەمریکیە یانش زیاتر لە قسەکانیانە ڕەخنەگرن توندن ئەو قسانەی کە ناتوانانی لە مۆزیکایەکی کلاسیکیە باز بکەوی بڵێ دەتوانانی لە ڕاپە دەربرنیتیان بەڵێ درستە بەڕاستی ینی مۆسیقای ڕاپ مۆسیقایەکی وەکو ئەترازە وەکو ئەوەی کە بتەوێ بە قسەکردن و لەگەڵ ڕیتم بتوانی فکری خۆت بۆ جۆرێکی ئەتراز بکەی بۆ مەسلەیەکی ئەو شتە نابێ ئاوا بێ کورداژی ڕاپ هەیە خۆرتی کورج دەرکەتنا ڕاپ دروستکردن و ڕاپێ دەبێژن بەلێ دناو کورداژی ڕاپ نها gelێکی gelێک هەواڵی مە هەیە لە ئەوروپایە لە کوردستانی باکوورێ باشوورێ لە ڕۆژهەڵاتیژی کو ناس دەکەم هەموو سەر ڕاپ دەشغڵن شۆڵ دەکەن هەواڵێکی مەی مەسلەی کوردی باکوورێ هەواڵی سەرحەدە تا هەوڵ نەدایەت من لەسەر ڕاپ نەوەڵا ینی ئەو لاگژری من یا من تونە سەر ڕاپێ ئەمما بەخۆ حەز دەکەم ژ ڕاپێ بینەرین کورد کۆنەکشن لە هەڵگەهاندنا کوردان هون دەکارن لەمە تەماشا بکەن لەسەر ماڵپەڕی دەنگی ئەمریکا www.voanews.com/kurdish یان /کوردی و دەکارن ببن هەواڵێن مە یەن فەیسبووکێ www.facebook.com/kurdconnection ئەڤە ئیمێلە مەیە kurdconnection@voanews.com هەتا دەمێکی دیێ لە هەڵگەهاندنا کوردان هەر شاد و بەختەوەر بن